بەڕێز کیەن شوقلی ڕاوێژکاری پێشووتری وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیاوە لەگەڵمانە. بەڕێز کیەن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئێستا و زیاتر لە هەر کاتێکی دیکە لە سەرەتای هێرشەکەەوە بۆ ئێستا زیاتر باز لە ئەگەری گفتوگۆ و دانووسانەکرێ. ئێرانیش داوای وەستاندنی ینی هێرشەکانەکات. پێ دوایە گفتوگۆ بێتە ئاراوە ئێستا ئەگەری گفتوگۆکردن بەهێزترە یاخود شەڕی بەردەوام؟ لەم سەتەدا ئێستا لە دۆخەیەکدایە کە دەبێت زۆر ژیرانە بڕیار بدات و نایەوێت بێتە سەر مێزی گفتوگۆ. ئەم شەو ئیسرائیل هێشتا بەردەوامە لە هێرشکردنە سەر ئێران و هەروەها بەردەوامە لە لاوازکردنی گروپە چەکدارەکانی ئێران و چەندین سەرکردەی سەربازی ئێران کوژراون. بێم وابێت تاوەکو ئێستا هیچ دەرفەتێک نییە تاوەکو ئێران بێتە سەر مێزی گفتوگۆ و هیوادارین ئەم ڕژێمی گۆڕانی ڕژێم ببێتە پرسێک بۆ هاوڵاتیانی خۆی. زۆر باشە. ینی هێرشەکان تاوەکو ئاستی گۆڕانی یاخود گۆڕینی ڕژێمەکان ئەڕات یاخود هەر لە ناوبردننی بنکە ئەتۆمیەکان ئەمێنێتەوە. پێم وابێت هێرشەکان بەردەوام دەبن، هێرشەکان لە هەردوو لاوە بەردەوام دەبن تاوەکو ئەو کاتەی کە ئێران هیچ توانایەکی نەمێنێت بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ئیسرائیل و ئیسرائیل چاوی لەوەیە کە هیچ توانایەکی ئێران نەمێنێت، هیچ موشکێکی نەمێنێت، هیچ موشک هاوێژێکی نەمێنێت تاوەکو هێرش بکاتە سەر ئیسرائیل. بینیمان ئەم ئێوارەیە کە ئیسرائیل بە چڕی هێرشی کردە سەر موشک هاوێژەکانی ئێران. تاوەکو ئێستا ئیسرائیل ئێران تاوەکو ئێستا پێم وابێت توانایەکی ئەوتۆی نییە تاوەکو هێرش بکاتە سەر ئیسرائیل و بینیمان ئیسرائیل چۆن بە وردی بەردەوامە لە هێرشکردنە سەر موشک هاوێژەکانی ئێران و هیوادارین ئەم جەنگەش بە زووی کۆتایی بێت. باشە، کۆتاییەکەی بە بێگومان کۆتایی هەموو جەنگی گفتوگۆکردنە. ینی پێ دوای ئەم گفتوگۆکردنە کەی ڕووبات کەی گفتوگۆکردن لە بینی ئێران و ئەمریکای ڕۆدا سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکە؟ تاوەکو کاتێک کە ئایەتوڵا لەسەر دەسەڵات بن ئەو کاتە گفتوگۆکان ڕوونادات. پێم وابێت ئەگەر ئەوان لەسەر دەسەڵات نەمێنن و ڕژێمەکە بگۆڕێت ئەو کاتە لەوانەیە ئێران ناچار بێتە سەر مێزی گفتوگۆ و سەرۆک ترامپیش پێشتر دووپاتی کردوتەوە کە نامەوێت ڕێبەری باڵای ئێران بکوژرێت و نایەوێت ئیسرائیل بە شێوەی هێرش بکات. ئامانجی ئەم هێرشانە ئێستا لە ناوبردننی پرۆگرامە ئەتۆمیەکە یاخود وەستاندنی ئێرانە لەوەی کە دەستی بە چەکی ئەتۆم گەیان ڕژێمەکەی ینی گۆڕنی ڕژێمەکەی ئێستا کامیانە؟ ئێستا ئامانجەکە بۆ لە ناوبردننی پرۆگرامی ئەتۆمی ئێرانە. ئیسرائیل زۆر سەرکەوتوانە کاری خۆی کردووە لە تێکشکاندنی بەرپرسە باڵا سەربازیەکانی ئێران. تاوەکو ئێستا زۆر سەرکەوتوو بووە و زۆرێک وا بیر دەکەنەوە کە ئێستا ساتێکی زۆر گرنگە بۆ گۆڕینی ڕژێمی ئێران و ساتێکی گرنگە لە کاتێکا کە سوپای پاسداران تەواو لاواز بووە، سەرکردە باڵاکانیان کوژراون و ئەگەر ئێران شۆڕشێک هەڵ بگرسێت ئەو کاتە لەوانەیە ڕژێمەکە بگۆڕێت. زۆر باشە. ترامپ ینی کۆشکی سپیاڵێت ترامپ لە دوو هەفتەی داهاتوودا بڕیارەدات. پێتان وایە بڕیاری ترامپ چی دەبێت؟ ینی بۆ بڕیارەکەی دواکەوێ و بڕیارەکەی چی دەبێت؟ چاوەڕێیەکە کەشوهەوای گفتوگۆ بڕەخسێ و لایەنی ئێرانی بێتە سەرمێزی گفتوگۆکردن گفتوگۆ بکەن یاخود چاوەڕێی چییە؟ بۆچی دوو هەفتە واسێ و پاشان بڕیارەدا؟ پێم وابێت سەرۆک ترامپ دەیەوێت بە شێوەی دیپلۆماسی کێشەکان چارە سەر بکات و سەرۆک ترامپ دووپاتی کردوتەوە کە نایەوێت گرژەکان زیاتر بێت. بەڵام سەرڕای ئەوەش کە پێی وایە
ئێران ڕشت نەبووە لە دانوستانەکانیدا نیەتێکی باشی نەبووە چونکە 6 ڕۆژیدایە ئێران بۆ ئەوەی ڕێکەوتنێک بکات بەڵام گەیشتە ڕۆژی 61مین هەر بۆیە ئیسرائیلی ژێریشی کردە سەر ئێران و تاواکو ئێستاش سەرۆک ترامپ بە شێوەیەکی ڕاستەوخۆ نهاتوتە ناو جەنگەکە چونکە لە واشنگتنەوە دەنگێک هەیە کە دەیانەوێت ئێران خۆی دوور ببورن ئەمریکا خۆی دوور بگرێت. زۆر باشە بەڕێزکین ینی پێشتر ینی ئەیانوت لە ڕۆژی یەکشەمە ئیسرائیل لە ئێرانەدا بەڵام لە ڕۆژی پێنجشەمە لەسەر جمعە لە ئێرانیاندا ئێستا ئەم جارش ئەم دوو هەفتەیەش ینی ئێران ئەڵێ پێشتر پێش ئەم دوو هەفتەیە ئەمریکا لێمانەدا بۆ ئێمە حازریمان کردووە ئەمەش هەر بۆ سەر لێشەواندنی ئێمە و زووتر لێمانەدەن خوێندنەوە چییە بۆ ئەمە؟ سەرۆک ترامپ بە ئاشکرا وتوێتی نابێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەگەر هێرشەکان زیاتر بن و ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران ئەو کاتە بارودۆخەکە زۆر خراپ دەبێت من پێم وانێت تاوەکو ئێستا کە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێتە ناو جەنگەکەوە بەڵام لە هەمان کاتدا هاوکاری ئیسرائیل دەکات لە هێرشکردنە سەر ئێران و دەبێت ببینین ئایا ئەمریکا هێرش دەکات یاخودنا. باشە بەڕێزکین سێتکۆم ئەڵێ لە ماوەی دوو هەفتەدا ئێران دەتوانێت 10 بۆمبی ئەتۆمی دروست بکات و ترامپی ژەڵە من دوو هەفتەی دیکە بڕیارە دەم یعنی مەبەست چییە لەمە ینی ئەم تێکەڵیە چییە؟ پێم وابێت ئەم ماوەیە کە دوو هەفتە دراوەتە ئێران پێم وابێت کە ئیسرائیل هێشتا لەم دوو هەفتەیەشدا هەر بەردەوام دەبێت لە هێرشکردنە سەر ئێران بۆ ئەوەی توانە ئەتۆمی و سەربازیەکانی لاواز بکات و من پێم وابێت ئێران تاوەکو ئێستا ئەگەر ئەو توانە ئەتۆمی هەبوایێت و بیتوانایە کە چەکی ئەتۆمی دروست کات بە دڵنیاییەوە دروستی دەکرد و لە ئیسرائیلی دەدان بەڵام ئێستا دەبینین کە توانای ئەتۆمی ئێران لاواز بۆ زاناکانی کوژراون و هێرشەکانی ئیسرائیل بەردەوامە بۆ سەر ئێران ئەمە وای کردووە کە ئێران بە تەواوی لاواز بێت بە تەواوی هێواش بێتەوە لە بەرەو پێشبردننی پرۆگرامی ئەتۆمی وڵاتەکەی و ئێستا ئەگەر ئێران بە شێوەیەکی هەڵا مامەڵە بکات ئەم جەنگە ناباتەوە و جەنگەکە زۆر قورستر دەکات دەسەر خۆی. باشە ئەم دوو هەفتەیە کە ترامپ دایناوە ئەمە بۆ پلانە لە دوای ڕوخانی ڕژێمەکە کە چی بکەن و چۆن مامەڵە لەگەڵ ئێرانی داهاتووی دوای ینی ڕوخانی دەسەڵاتی ئێستاە خود لە ناوبردنی دەسەڵاتی ئێستاە بکەن پێ دوایە ئەو پلانە ئامادەکراوە بووە لە پاش ڕۆشنی ئەم دەسەڵاتی ینی دەسەڵاتی ئێستای ئێران ئەو پلانە ئامادەکراوە یاخود ئێشتا زووە بۆ ئەم پلانە چونکە وتەبێژی کۆشکی سپی ئەمەی وت زۆر بەڕوونی وتی شۆک مەبن بە بڕیاری داهاتووی ترامپ. ئێمە سوپڕایز نابین سەرمان ناسۆڕمێ ئەگەر دانوستانەکان دەست پێ بکەن من پێم وانە کە حکوومەتی ئێران ئێستا بیانەوێ دانوستان دەست پێ بکەنەوە سەرۆک ترامپ دەیەوێت ئەم شەو جەنگەکە کۆتایی بێت ئەگەر بکرێت بەڵام لەم ساتەدا من نامەوێت کە نازانم و وای نبینم کە حکوومەتی ئێران بیانەوێت بێنە سەر مێزی گفتوگۆ و ئیسرائیلیش نایەوێت ئیسرائیل بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر ئێران و ئێران ئێستا چەندین جار دووپاتێکی کردوێتەوە دەیانەوێت وڵاتەکەیان بخەنە پێشەوە و دەیانەوێت بەردەوام بن لە هێرشەکانیان تا ئەو ڕادەیە کە ئیسرائیل بەردەوام بێت و بینیمان کە چۆن پشتیوانیان لە حیزبوڵڵا کرد لە حوسەکانی یەمەن کرد لە حەماس کرد و پێشتریش بەنیەتێکی باشەوە نەهاتونەتە پێشەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و ئێستاش هەر نیەتێکی باشیان نییە. باشە بەڕێزکین ینی ئێران ئەڵێت ئەو یۆرانیۆمەی کە پیتێنراوە و کراوەتە ئەتۆم گواستراوەتەوە بۆ شوێنێکی سەلامەت باشە لە هێرشکردنی ئیسرائیل بۆ سەر شوێن و بنکە ئەتۆمیەکان هیچ لەو دۆخە گۆڕێ ئەتوانێت هیچ زەربەیەک بە پرۆگرامی ئەتۆمی ئێرانی بگەێنێ و هەندێک ینی لە وێزگا ئەتۆمیەکانی ئێران 800 مەتر لێ ژێر زەویەوەن ئەم چەکی پێشکەوتوی هەیە ئیسرائیل
من پێم وانە کە ئیسرائیل ئەم توانایی هەبێت و لەو بڕواایش دانیم کە ئەمریکا ئەم توانایی هەبێت بەڵام یەک شتیان وتووە یەک ئامانجان هەیە کە نابێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەم هێرشانشیان بۆ ئەوەیە کە توانای ئێران لاواز بکەن توانای ئەتۆمی ئێران لەناو برن بۆ ئەوەی نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی و هیچ کەسێک لە ناوچەکە لە دەرەوەش نایانەوێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ئەمریکا توانای هەیە کە بۆمبی پەناگەشکێن بەکار بهێنێت بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئایا سەرۆک ترەمپ بەکاری دەهێنێت یاخودنا زۆر باشە ینی ئێستا لەم کاتی ئێستادا زیاتر ئاراستەکان بۆ گفتوگۆکردن پێ دوایە بە گفتوگۆکردن چارەسەری پرۆگرامە ئەتۆمیەکە ئێرانەکریا خۆت بە هێرشکردن زیاتر کامیان لە پێشترە و کامیان بۆ سەروەختی ئێستا بۆم کاتی ئێستا گرنگترە و کاتی کەمترەوێ و یعنی هیچ پشێوێکیش لە ڕۆژڵاتی ناوەڕاستە دروست ناکات چکە خۆ دەزانیت لە ئەگەری هەر هێرشێکی ئیسرائیل لە بەرامبەرەوەیە ئێران بە چەند جارێک مقابلیەوە هێرشەکاتەوە سەر ئیسرائیل و چەندین ینی فەرماندەی باڵای ئێرانی کوژراوە لە هێرشانەدا بەڵام هێرشەکانە بینین قورستر و زیاتر بووە بە بەراورد بە کاتەکانی پێشووتر پرسیارێکی سەرنجڕاکێشە پرسیارەکە ئێستا لەوەیە چی ڕوودەدات ئەگەر چارەسەرێکی سەربازی هەبێت کێ لە دوای ئەم ڕژێمە دەسەڵات دەگرێتە دەست کاتێک کە سەدام حوسێن لابرا شتێکی باش بوو شوێنگرەوەیەکی هەبوو شوێنگرەوەیەک هاتە شوێنی سەدام حوسێن بەڵام پرسیارەکە ئەوەیە کێ شوێنی ڕژێمی ئێستای ئێران دەگرێتەوە و ئایا ئێستا ڕژێمی ئێران کاری لە پێشەنەیان چییە دەیانەوێت ڕژێمەکەیان بهێڵنەوە یاخود دەیانەوێت گەلەکەیان بهێڵنەوە ئەگەر ئێران وەک تاکتیکێک ئەم گفتوگۆیانە بەکاردێنێت بۆ ئەوەی کات بکڕێت نیەتی باشیان نەبێت تاوەکو لەلایەکی دیکەوە چەکی زیاتریان دەستکەوێت چەکی ئەتۆمیان دەستکەوێت ئەمە شتێکی خراپە من پێم وان نییە لەم ساتەدا دانوستان بەرهەمدار بێت ئەوەش هیواد خوازم ببینم کە باشە بەڕستکین ینی تۆ پرۆگرامی ئەتۆمی ئێران باسی ڕوخانی دەسەڵاتی ئێستا ئێرانەکەی خۆ گەرە و دەسەڵاتە بڕوخەیە بێ شوێنگرەوە هەبێ هیچ گفتوگویەک لە نێوان ئەوروپا و ئەمریکا ئیسرائیل چوزارم وڵاتانی کەیانوێ ئەم دەسەڵاتی ئێستانەمێنە هیچ گفتوگویە کراوە بۆ شوێنگرەوە خۆ گەروانە بێ فەوزایەک دروستێ بێ لە ئێرانە ڕەنگە بە ئەمریکاش کۆنتڕۆڵ نەکرێت بەڵێ ئەمە بابەتەکەیە ئێستا کاتێک کە شەڕ دەکەن جەنگ دەکەن ئایا شوێنگرەوەیەک هەیە یاخود نا و کاتێک کە ئێستا بە شێوەیەکی بنەڕەتی شەڕیان هەڵبژاردووە و کێ دەیەوێت کە شوێنی ئەم ڕژێمە بگرێتەوە ئایا دەسەڵاتدارانی پێشوون ئۆپۆزیسیۆنی پێشووە دەسەڵاتدارانی پێشوو ئێرانن دەگەڕێنەوە ناو ئێران و دەسەڵات دەگرنەوە دەست یاخود شوێنگرەوەیەکی دیکەیە بەڵام پێم وانە ئەو هەڵەیە دووبارە بکرێتەوە کە پێشتر لە عێراق کرا و لەو ساتەدا لە عێراق پێویست بوو کە ڕژێمی سەدام حوسێن لە ناو ببرێت و پێویست بوو کە پرس و کێشەی عێراق چارەسەر بکرێت هەر بۆیە جێبەجێ کرا و دوای ئەوە کە عێراق دەسەڵاتێکی نوێ هاتە عێراقەوە بین چیمان بینی قاعیدەمان بینی و داعشمان بینی کە پێشتر باشە بەڕێزکین ئەمریکا هەمان ئەزمموی ینی عێراقی 2023 و ئەفغانستان و خەریک بوو لە ماوە شەڕی پاکستان و هیندستان ڕووبا و ئەوە ئۆکرانیا و رووسیا شەڕیانە شەڕە موشک و شەڕە درۆنەکەن ینی شەڕەکان تاوێ قورستر بێ و خاکی یەکتریان داگیر کردووە ینی پێ دوایە ئەمریکا یعنی ببێتە بەشێک لە شەڕێکی دیکە ینی شەڕێکی گەورەتر لە ناو ڕۆژڵاتی ناوەڕا ساڵ بگرسێنێ و ڕژێمی ئەو وڵاتێکی خۆی بیگۆڕێ ببێتە سەرێشێکی گەورەتر لە ناوچەکەیە بوو ئەمریکا ئێخۆ
وڵاتێکی وەکو چین وڵاتێکی وەکو رووسیا بەرژەوەندی زۆر گەوریان لەگەڵ ئەمریکای هەیە با بڵێن ببورن بەرژەوەندی گەوریان لەگەڵ ئێران هەیە That's a very good question. پرسیارێکی سەرنجڕاکێشە. دوای ئەوەی کە عێراق شکستی هێنا و دوای ئەوەی لە ساڵی 2011 ئەمریکا کشایەوە لە عێراق کێ هات رووسیا و چین هەوڵیاندا شوێنی ئەمریکا لە ناوچەکە بگرنەوە و ئێستا سەرنجی ئەمریکا لەسەر ئەوەیە کە ئەگەر ڕژێمەکە ئەو ڕژێمی ئێستا لە ئێران هەیە لا ببرێت کێ شوێنی دەگرێتەوە و پێویستە لاپەڕەیەکی نوێ هەڵبدرێتەوە لەگەڵ ڕژێمی نوێ ئێران یاخود ئەم ڕژێمی ئێستا و سەرۆک ترامپ ئێستا سەرنجی لەسەر ئەوە نییە کە وڵاتەکەی بخزێنێتە ناو جەنگێکی دیکە. زۆر باشە پێتان وایە یعنی رووسیا و چین قبولی گۆڕینی دەسەڵاتی ئێستاکەن و قبولی ئەوەکەن کە گرژیەکان زیاتر بێ و هێرشی زیاتر بۆ سەر ئێران بکرێ چونکە نمونەیەک ینی وڵاتێکی وەکو چین ینی بە ملیۆنان بەرمیل نەوت ڕۆژانە لە ئێرانە کڕێ بە $15 کەمتر بە نرخی بازاری ینی جیهانی $15 کەمتر کەمە زۆر زۆرە پێتان وایە ئەم وڵاتانە قبولیەوە بکەن کە ینی ئەم دەسەڵاتی ئێستا بگۆڕێ هیچ هەڵوێستێکیان نەبێ. پێم وایە هەردوو وڵاتەکە بەرژەوەندی جیاوازیان هەیە. رووسیا دەیەوێت شەڕ لە ئێران بەردەوام بێت چونکە چاوەکان لەسەر ئۆکرانیا لا دەچێن و چینیش بەرژەوەندی ئابووری هەیە لە ئێران نایەوێت جەنگ لە ئێران هەبێت بۆ ئەوەی ئێران بتوانێت نەوتی زیاتر هەناردەی چین بکات. ئێستا کاریگەریەکە زۆر زیاتر لەسەر چینە بەڵام بە پێچەوانەوە لەسەر رووسیا نییە. رووسیا بەبوونی جەنگ لە ئێران لە بەرژەوەندی رووسایە. زۆر باش ئێران لە نوێترین لێدوان و باسە ئێران کە خۆی باسیەکە ئەڵێ هێشتا کارتی گەڕووی هورمزمان بەکار نهێنا و ئەگەر بێت و گەڕووی هورمز کە 20 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لێوی هەنارداکرێ یەکێک لە خاڵە و شوێرە بەقوەتەکانی بازرگانیە مناوچەیەتیە بۆ هەموو وڵاتان پێ دوای ئەم گەروە بگرێتەوە لە بەرژەوەندیەتی واز لە ئیسرائیل بێنە یعنی وڵاتانی ئەوروپی کۆمەڵگەی نێودوڵەتی قبولی ئەماکەن لە ئێران. ئێران توانای ئەوەی نییە کە دەریاکان کۆنتترۆل بکات. ئێران ئێستا ناتوانێت دەریا کۆنتترۆل بکات. ئێران ناتوانێت ئاسمان کۆنتترۆل بکات تاوەکو ئێستاش نەیتوانیوە ئاسمان و دەریای خۆی کۆنتترۆل بکات و ناتوانێت بەرپەرچی هێرشەکانی ئیسرائیل بداتەوە. ئێستا ئیسرائیل کۆنتترۆل ئاسمانی ئێرانی کرد. ئەم لێدوانانە بەرەو ئەوە ناچێکە ینی دای بخات چونکە سێنت کۆمەڵێ خۆمان حازر کردووە بۆ داخستنی گەرووی هورمز لەلایەن ئێرانەوە. ئێران توانای ئەوەی نییە. ئەگەر بیرتان بێتەوە لە ساڵی 2003 کاتێک کە ئەمریکا عێراقی ئازاد کرد و سەدام حوسێن وتی ئێمە بردمانەوە بەڵام تانکەکانی ئەمریکا هاتن بۆ بەغداد بەغدادیان کۆنتترۆل کرد و ڕژێمی سەدام حوسێن لە ناوچوو و سەدام حوسێن نەیتوانی تەنانەت کۆنتترۆلی بەغداش بکات و ئێستا تارانیش ناتوانێت ئاسمانی خۆی بپارێزێت. سبەینێ وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لەگەڵ عێراقچی وەزیری دەرەوەی ئێران کۆ بنەوە وە قسەکەن ینی پێ دوایە ئێشتا دەرفەتێک ماوە بۆ دانووسان و گفتوگۆکردن یاخۆ داواکاری وڵاتانی ئەوروپی لە ئێران چییە بە دیاری کراوی یان بە پێچەوانەوە ئێران چی لە وڵاتانی ئەوروپی داواکە؟ ئەگەر بیرت بێتەوە کە ڕاوێژکاری ئەڵمانیا دووپاتی کردوێتەوە وتی ئیسرائیل کارێکی زۆر سەرنجڕاکێش دەکات بۆ تەواوی جەهان پێم وابێت یەکێتی ئەوروپا هەوڵ دەدەن بۆ ئەوەی کێشەکە بە شێوەیەکی
ئاشتیانە چارەسەر بکرێت بە دانوستان چارەسەر بکرێت بەڵام ئیسرائیل لە لایەکی دیکەوە سەرنجی لەسەر ئەوەیە کە بە تەواوی تاران ئێران لە چەکدا ماڵێت هیچ توانایەکی نەبێت ئێستا ئیسرائیل لە شوێنی تەواوی جیهان جەنگی ئێران دەکات و هیچ وڵاتێک نایەوێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی وڵاتانی یەکێتی ئەوروپاش پێشتر دووپاتیان کردوتەوە کە نایانەوێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی باشە کە ئەمە ینی ئەمەی کە ئیسرائیلەیکە جێبەجێکردنی سیاسەتی وڵاتانی ڕۆژئاوایە باشە ئەگەر وایە ینی ئەم دانیشتن و دانووسان و گفتوگۆکردنە لەگەڵ ئێران بۆ چییە بۆچی ئەڵێن ینی داوای ڕاگررتنی شەڕەکەن لە ئێران کارەکە ئەوەیە کە بە شێوەیەکی خێرا ئەم جەنگە کۆتایی بێت ئەم جەنگە بۆ گەلی ئێران زۆر قرس دەبێت خەڵک ڕادەگوازرێت خەڵک ئاوارە بووە خەڵک دەبێت قوربانی خەڵک بەهۆی سزاکانەوە ماندوو بوون و هەموو ئەم جەنگە گەلی ئێران باجەکەی دەدات و هیوادارم حکوومەتی ئێران ئەمە لە بەرچاو بگرێت واز لە چەکی ئەتۆمی بهێنێت و چاوی لەسەر خەڵکەکەی بێت و چاوی لەوە بێتە پێشەوە بۆ ئەوەی بە شێوەی دیپلۆماسی بە گفتوگۆ کێشەکە چارەسەر بکات ئەگەر ئێران ببێتە پرسیارەکەی بەڕستکاتە گەلەکەی باجەکەی پرسیار ئەوەیە یعنی خۆ گفتوگۆ هەبوو گفتوگویەک لە ئارایە بوو لەگەڵ ئەمریکایە بڕیار بوو ینی گەڕێکی دیکەی گفتوگەکان لە ڕۆژی یەکشەممە دەست پێ بکەنەوە باشە بۆچی ڕۆژی هەینی بە هەڵکردنی گڵۆپی سەوز لە لایەن ئەمریکا و هێرشکرایە سەر ئێران ئەگەر وابوو بۆچی گفتوگویان کرد ئێران 6 ڕۆژی پێدرا بۆ ئەوەی ڕێکەوێت بۆ ئەوەی واز لە چەکی ئەتۆمی بهێنێت بۆ ئەوەی بە تەواوی چەکی ئەتۆمی خۆی لەناوە بەرێت ئێران پابند نەبوو بەمە پابند نەبوو بە دەستبەرداربوونی چەکی ئەتۆمی بۆیە ئیسرائیلیش هێرشی کرد یەک ڕۆژ دوای ئەو ماوەیە کە درا بووە ئێران لە ڕۆژی 61مین هێرشی کردە سەر ئێران بۆ ئەوەی پرۆگرامی ئەتۆمی ئێران لەناو بەرێت ئێران ماوەی خۆی تەواو کرد بەڵام نەیتوانێت ڕێکەوێت و ئێران دەبوو بە شێوەیەکی باشتر مامەڵەی کردایە بە نێتێکی باشتر مامەڵەی کرد ئێستا هەمووان دەزانن کە دیپلۆماسیەت لەگەڵ ئێران هیچ سوودێکی نییە چونکە ئێران بە نێتێکی باش نهاتە پێشەوە زۆر باشە بەڕێزکێن بەڕێستان ڕاوێژکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوون یعنی ئەمەوێ بزانم ینی کەسێکی شارەزان و خوێندەوەی باشتان هەیە و بە پرسیارەتیتان هەبووە پێم خۆشە بزانم ینی پێشببینی و بۆچوونی جەنابتان چییە ئەم دۆخەیەسە هەروە بەردەوامە بێ یاخود دەگەنە چارەسەر شەڕ یان دانوستان بۆ داهاتوو چییە بینین پێم وابێت سەرکردایەتی ئێستای ئێران تا ئەوەندەی بتوانن جەنگ دەکەن ئێستا ئێران ئەبێ لە ئەوەشی لە بەرچاو بێت خەریکە موشکی نامێنێت خەریکە موشک هاوێژی نامێنێت دەبێت سەرکردایەتی ئێران ئەوەیان لە بەرچاو بێت کە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت لەسەر دەسەڵات نامێننەوە و هەموو دنیاش ئەوە دەزانێت کە لەوانەیە ئەم ڕژێمە بگۆڕێت ئەوەندەی من تێی دەگەم ئیسرائیل نابێت ڕێگە بدات و ڕێگەش نادات ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و بە بەردەوامی ئەم جەنگەش خەڵکی ئێران باجەکەی دەدەن من پێم وایە 2 بۆ 3 هەفتەی دیکەش جەنگەکە بەردەوام دەبێت بە گوێرەی ئەو ڕێگەی کە ئیسرائیل گرتوویەتێ بەر و دوای ئەوەش دەبێت بە شێوەی گفتوگۆ کێشەکە چارەسەر بکرێت من پێم وایە و هیوەخوازیشم گەلی ئێران سەرکردایەتێکی نوێیان هەبێت بۆ ئەوەی کێشەکان چارەسەر ببێت بەڵێ بەڕێز کین شۆڵکلی ڕاوێژکاری پێشووتری وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیا ئەمریکاوە لەگە مابووی سپاس بامەدەبوونی بەڕێستان بەڕێز کین بەخێر بێن